شەیدام کاتتان باش هەڵبەتە پێشنیوەڕۆی ئەمڕۆ شەڕەتەکان سەرەتا لە زاڵگەیەکی قەزای دووسخورمات و دەستی پێکرد پاشەوەی کە چەکدارانی حەجی شەعبی بە زاڵگەیەکدا تێدەپەڕن پاشەوەی کە ناوەستن دواتریش تاقل لە هێزەکانی پێشمەرگە دەکەن بەوەی پێشمەرگەیەک بریندارە بێ و بەدوایەوە پێکدان لە نێوان هەردوولادا دروست بوو بۆ هۆیەوەی کە سێ چەکداری حەجی شەعبی بکوژێ و یەکێکی تریان لێ بریندار بێ و دواتر شەڕەکە گواسترایە بۆ ناو قەزای دووسخورمات و ئێستا حاڵی حاضر کە من لەگەڵ ئێوە قساکەم شەڕۆپێکدان لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی حەجی شەعبی بەردەوامی هەیە لە ناو قەزای دووسخورمات و دیارە چەکدارانی حەجی شەعبی بە چەکی جۆری قەناز زیاتر شەڕ ئەکەن و لە ناو ماڵاندا خۆیان حەشار داوە و ئەماژە بۆ بدەم کە ژمارەی زۆر لە کارمەندانی نەخۆشخانەی دۆستخورمات و ژمارەی زۆر لە هاوڵاتیان کە مەمبەتی چارەسەرۆگرتن ئەم بەرەبەیانی ئەمڕۆ سەردانی نەخۆشخانەیان کردبوو تاکو ئێستاکە لە ناو نەخۆشخانەکە ماونەتەوە ناتوانن بێنە دەرەوە بۆ پێی کە لە دوورەوە چەکدارانی داعش چەکدارانی بڵێن حەجی شەعبی بە چوکی جۆری قەناس تەقەیان لێ ئەکەن و تاکو ئێستاکە ئاسایشێک لە بەردەم نەخۆشخانە و هاوڵاتیەک شەهید کراوە و هەر بۆ تاکو ئێستاکە گەمارۆ دراون ئەو ژمارە زۆری هاوڵاتیان و داوا ئەکەن کە بە زووترین کات هێزانیەکان بەبێتی پێشمەرگە بەهانایانەوە بێن بۆی ڕزگار بکەن وەلایەکی تریشۆ فەرمانبەرانی کارەبای دۆستخورمات و هەروەها پەروەردە بە هەمان شێوە گەمارۆ دراوە لەلایەن حەجی شەعبیەوە و ئەمە ئاماژە بۆ وزم کە جگە لەوانە هێزەکانی ئاسایشی دووسخورماتیش بە هەمان شێوە گەمارۆ دراون بە شێوەی گشتی دۆخی ئەمنی ناو دووسخورمات و ئاڵۆزە و هاوڵاتیان هاتوچۆکردن ئەستەما چونکە چی هێزەکانی پێشمەرگە چی حەجی شەعبی ڕۆبەڕۆی یەکتی بوونەتەوە بەتایبەتی حەجی شەعبی وەکوتم لە دوورەدەست شەڕەکە لە ناو ماڵانە خۆیان حەشارداوە و دۆخەکە ئاڵۆزە تاکو ئێستاکە دوو هاوڵاتی شەهید بووە و ئاسایشێک شەهید بووە و چەکدارێکی داعشیش کوژراوە بەڵام تا بە شێوەیەکی گشتی ئەمە ئامارە سەرەتاییەکان تاکو ئێستاکە ئەو نەگەندراوەتە نەخۆشخانە. بەڵێ دیار چەمان سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاری.